پارتی و ئۆپۆزسیۆن زانیاری پێچەوانە لەسەر قسەکانی وەزیری نەوەت بۆ دابینکردنی بەنزینی 450 دیناری ئاشکرا دەکەن. ستاندەر زانیاریان نهێنیەکانی ڕێکەوتنی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع ئاشکرا دەکات. ئەڵمانیا هەرێمی کوردستان جێدەهێڵێت و لە بەغداش زەنگێکی مەترسیدار بۆ پێشمەرگە لێدەدرێت. هەوڵەکانی ئۆپۆزسیۆن بۆ وەرگرتنەوەی 50,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەرێم و دابینکردنی بەنزینی 450 دیناری لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان بەردەوامە. لە بەرامبەریشدا پارتی هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆ زیادکردنی 50,000 بەرمیل نەوتەکە. ئەمڕۆ وەزیری نەوتی عێراق لەگەڵ لیژنەی پەرلەمانی بۆ چارەسەرکردنی کێشەی بەنزینی هەرێمی کوردستان کۆبوویەوە. دکتۆر غالب محەممەد کە ئەندامی لیژنەکەی ڕایگەیان کەوا وەزیری نەوتی عێراق داوای 50,000 بەرمیل نەوتەکە لە هەرێم دەکاتەوە و وتویەتی هەموو پێویستی نەوتی و بەنزین بە نرخی پاڵپشتی کراو دابین دەکەین. هاوکات سیپان شێروانی ئەندامی لیژنەکە و ئەندامی فراکسیۆنی پارتی ڕایگەیان کەوا وەزیر لە کۆبوونەکە وتویەتی ناتوانین بەنزینی پاڵپشتی کراو بۆ هەرێمی کوردستان دابین بکەین. ئەوە لە کاتێکدایە بڕیار وایە سبەی لیژنەکە میوانداری وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم بۆ هەمان پرس بکات کە دیار نییە ئایا وەزیر بەخۆی بەشدار دەبێت یاخود تیمی وەزارەت. باپەی زانیاری ستاندەر هەر چوار لیوای هەسەدا کە هەر یەکەیان 1300 شەروانن لەسەر سنوورەکانی ڕۆژاوا جێگیر دەکرێن. لیوایەکی تایبەتیش بە شەروانان بۆ عەفرین دروست دەکرێت. سوپای سووریا و تورکیا دەکشێندرێنەوە یا پەژەژ لە نێوان ئاسایشی ناوخۆ و هێزەکانی دژە تیرۆر جێگیر دەکرێن. لە ڕووی مەدەنیەوە زمانی کوردی وەک زمانێکی فەرمی دەناسرێت و وانەکانی مێژوو و جوگرافیا بە کوردی دەخوێندرێن. خاڵێکی هەستیاری ڕێکەوتنەکەژەوەیە هەوڵدانە بۆ سەردانی مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەد بۆ تورکیا بە مەوەستی بینینی عەبدوڵڵا ئۆجەلان بۆ پشگیریکردن لە پرۆسەی یەکگرتنەوەکە. هاوکات ئەنقەرە تاوتوێی سڕینەوەی ناوی مەزلوم عەبدی لە لیستی تیرۆر دەکات. بە پێی ڕێکەوتنەکە لە سووریا دۆسیەی کورد و ناوچە کوردیەکان بە تەواوی لای کورد دەمێنێتەوە. باگەری زۆرەوە ئیلهام ئەحمەد دەبێتە یەکێک لە کەسایەتیە سەرەکیەکان بۆ نووسینەوەی دەستوری نوێی سووریا. دوێنێ بە فەرمی لە مەراسیمێک لە هەولێر هێزەکانی ئەڵمانیا کۆتاییان بارکەکانیان لە هەرێمی کوردستان هێنا. ئەمەش دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا و بەریتانیا دێت. چاوەڕێ دەکرێت وڵاتانی دیکەش هێزەکانیان بکشێننەوە. هاوکاتیش لەگەڵ تێکەڵبوونی هەسەدە لەگەڵ سوپای سووریا چەند دەنگێک لە بەغدا بەرز بوونەتەوە. داوا دەکەن هەمان ئەزموون لە عێراقیش دووبارە ببێتەوە. لە چوارچێوەی کۆنتڕۆڵی چەک لە دەستی دەوڵەت هێزی پێشمەرگەش بخرێتە سەر سوپای عێراق و بە تایبەتمەندی هەرێمی کوردستان ئەوەی پێشمەرگە و لایەنی سەربازی هەرێمی لاواز کردووە ناکۆکی پارتی و یەکێتیە. هەروەها ئامادە نەبوونیان بۆ دەستبەرداربوونی هێزی پێشمەرگە و دژە تیرۆر و ئەمنیەکان و ڕێخستنەوەیان لەژێر چەترێکی نیشتیمانی کە ئەمەش چارەنووسی سربەخۆیی ئەمنی و سەربازی هەرێمی خستۆتە بەردەم مەترسی بە تایبەت دوای کشانەوەی هێزی هاوپەیمانان و نەمانی پاڵپشتی نێودەوڵەتی بۆ پێشمەرگە.